حرمەتی پۆلیسان بەرز کردووە جوانتان کردو ئازایی ئێوە ساجان حافظي ما كان كاكا حافظي ما كان حافظي وظيفية ما حافظي وظيفية ممنونم خدمت أنا ما تمكن أنا كاكا ممنونين إن شاء پێویستیەک لای من بێ ئەم دەکەم من بەهۆی لا نابڕین لە یەکتری بە هیچ بەیەکەوە بێت من فەخر بە ئێوەکەم فەخر بۆ 2 ساڵ و پێشمانەکەم بە تایبەتی کە بێتەوەی خەرزاری هەمووتانم لەبەرەوەی ئەرک و فەرمانەکانتان زۆر جوان جێبەجێ کردو زۆر هاوکاری ئێمە بوو زۆر هاوکاری ئەمنیەت و ئاسایشی سلێمانی بەگشتی و حرمەتی پۆلیسیش حرمەتی پۆلیسان بەرز کردووە جوانتان کردو ئازایی ئێوەیە ئازایی ئێوەیە ئەگەر ئێمە ڕێنمایی یەکمان کردوێ هەمووی ئازایی ئێوەیە هەمووی ئازایی ئەفسەر و کارمەندەکانە یەک داواکاری مێ ئەو ڕیتمەی کە ڕۆژتوین چاوەڕێیەکەم ڕۆژانە چاوەڕێیەکەم زۆر لەوە باشتر بێت گەڕانەوەی بۆ دواوە نەبێ و دڵنیام لە یەک بە یەکتان لە هەر هەمووی دڵنیام کە گەڕانەوە بۆ دواوە نییە هەر بەرەوە پێش و ماڵ ئاوایش ناکەم خواافیستان بێ لەبەرەوەی هەر بە یەکەوە تەمەناکەم بۆ خێر و خۆشی پێویستان بە من بێ هەر کاتێ پێویستان بم برایەتان بێ لە حەزاتە لەگەڵتانان وە لە هەموو شتێکا لەگەڵتانان زۆر 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 سەلامەت